بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لەبێت مامۆستا حەوێز دێمە لای تۆ بەڵێ وەزارەت دەڵێت تەنها حکوومەت و وەزارەت بەرپرسیار نییە لە کەم و کوڕیەکان دکتۆر سەروەری پارلەمانتار دەڵێت کە حکوومەت بەرپرسیارە ئەمە لایەنێکی قسەکەمە لایەنێکی تری قسەکەم ئەوەیە مامۆستا هۆمەر لە قسەکانی وتی سیستمی سەرپەرشتیاری خراپ و سەرکوتکارە بەڵێ من یەک پرسیار دەکەم باشە کە تۆ کۆنگرە دەبستی لە پەروەردەدا کۆنگرە لە ئیقتصادا لە سیاسەتە کەواتە کێشە هەیە بوونی کێشەیەک درک پێکراوە لە پەروەردەیە هەیە و کۆنگری لەسەر بەسراوە دەستخۆش کۆنگرە کە بەسراوە سیستەمیشی قوتابخان هاتوو مامۆستا هۆمەر برای گەورە و خۆشەویست یەکێک بۆ لە کارکتەرانی بواری کۆنگرە و شوێندەسی دیارە و من ماندوو نەبوونیەکەم و ئینشەڵا سەرکەوتوو بێ ئەگەر سیستەمی ئیشرافی کە سەرکوتکارە و من ناڵم سەرکوتکارە مناڵم سیستەمی ئیشرافی وەکو پێویست نییە پێویستی بە گۆڕانکاری هەیە لە ئەدای سەرپەرشتیاراندا لە کاری سەرپەرشتیاراندا باشە کە ئەوها ئەزانی ئەی بۆ لەم سیستەمی قوتابخانە بەنەتەکان بەندێک ئەفم بکە بەندێک جانەکردەوە لەسەری بۆ باس لێ نەکرد بە منیش ئەزانم خۆی ئەفم کە تۆ بڕارێک دەردەکەی لەسەر کاغەز بڕارێکە و کە دێتە سەر ئەرزی واقع بڕیاری شترە من ئەڵێم سیستەم بەڵێ کاری بۆ کراوە بەس کۆمەڵێ بند و بڕگەی تێدایە پێویستە چاکرێ پێویستە بەدواداشوونی بۆ بکرێت پێویستە کاری سەر بکرێت ئەفم بکە من پرسیارشکە دەکەم دەکرێت پارێزگەی سلێمانی کە 12 پەروەردەی لەخۆ گرتووە سنوورەکەی هەل لە قەڵات زێوڕانیەوە تا ئاگاتەوە چەمچەماڵ و تا ئاگاتەوە دەربەنی خان تا هەڵەبجەی شەید و تا شاربژە بەنام مەرکەزیشەوە یەک بەڕێوەبەرتی بیناسازی سەرپەرشتی بکە یەک بەڕێوەبەرتی بیناسازی لە گشتەکە سەرپەرشتی بکە خۆی ئەمەیە تۆ کە گەورەترین شاکاری حکوومەتی هەرێمی کوردستان کە دای بەزان لە بواری پەروەردەکان کردنەوەی پەروەردەی قەزاکان بوو من ئومنیەتم هەیە تەمەنا ئەەکەم لە ناحیەکانیش پەروەردە بکرێتەوە شتەکە ورد بکرێتەوە بۆی بتوانین هەمومان مەسەیتەر بین بەس پەروەردەی مەڵبەندی سلێمانی 425 قوتابخانە و خوێندنگای تایە بنەڕەتی 1 بۆ 6 و 7 بۆ 9 کە من دواتر ئەگەر مەجال هەبێ دێمە سەری کە لە ئەنجامی ئەم سیستەمی بنەڕەتیە قوتابخانەیەکی 7 بۆ 1 بۆ 6 کە 7 بۆ 9 مزدەوج بوو لەسەری ئەبوایە دەمج بکرێ بە قوتابخانەیەک کە ئەو کات دەمانگوت ئەمە پێویستە مەغزای کاری ئەوەیانی پێویستە هەڵوەسی لەسەر بکەین زۆر جار مەسەرەن پێمان دەوترا ئەوە مامۆسایەکی بەڕێز هەڵگری بڕانەمەی دیبلۆمە حەقی دەفەوتێ ئەوە بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی گشتی هەموو کەس دەگەڵیدایەتی بەڵام دووبارەی دەکەمەوە دەکرێت ئەم سیستەمە بکەین بە بنەما کاری لەسەر بکەین هەڵەکانی ڕاست بکەینەوە بە دواداچوونی بۆ بکەین و پێشنیازی سەرپەرشتیارانیش بەڵام دەکرێت بە شتێک بوترێت سیستم کە هەڵە و کەم و کورتی زۆری تیادا بێت و من ئەڵێم ئەگەر ئەمە ئەگەر سیستەمە کە سیستەم و کە من ئێستاش تا ئەم دقیقاری پێکەین و ئەبێ کاریش پێ بکەین چکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیمزای لەسەر کردووە منیش کارکتەریشی جێبەجێکاری بواری پەروەردەیەم من ئەڵێم ئەگەر هەڵی تێدانێ بۆ 19 بەندی لاچۆ بۆ 19 بەندی گۆڕانکاری بەسەر هاتووە من پرسیارش کە دێنمەکایەوە کە بەڕاستی ئەم ئەرکە کەمنان نرخێنم بەرزدەی نرخێنم لەسەر سرم ماندوو نەبوونی لە هەموو برایانی ئەزیز دەکەم لە کۆنگرە شتێکی باشیان پێشکەش کردووە بەڵام پێویستە ئێستا کە بڕیارەکە هەیە دەچی پاش 5 ساڵ 6 ساڵ ئەفم بکە دەچێت سەربواری جێبەجێکردن هەندێک شت گرفت دەبینی لە ئەنجامی جێبەجێکردنەوە لە ئەنجامی کرداریە بەجێبەجێ دەبینی مەسەڵەن من بوونم نمونە پێ بڵم لە 25 12دا پشووی زستان دەست پێ دەکەن هەمومان دەزانین کوردستانی ئازیز و ئازادی خۆمان لە 25 12 کە ئەگەر ساڵێکی بارانایی و بەفر بێ بەسەڵەکە خوێنکار چۆن بچێ بۆ ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە کەوتوتە تقریبا 18 و 19 مانگی یەکەوە اینی من دەڵێم ئەم سیستەمە بکرێ بە بنەما و پێداچوونی بکەین نەک بڵێن وڵا ئەم سیستەمە مشتێکی تەواو بەڵێ مامۆستا هۆمەر تێبینیەکانی تۆ تعلیقی تۆ لە قسەکانی لەگەر ڕێزم بۆ مامۆستا حەوێز قسەکانی تۆ تەناقضی تا بوو تۆ زەلەم پێشوتی پەلەی تیاکراوە لە ڕیفۆرمەکانە ئێستا لە بۆ فڵان شت نەکراوە لە مەسەلەی سیستەمەکە ئێمە پرۆژەیەک بوو 22 خاڵی تیا بوو لە 22 خاڵە حوتی قبول کراوە یەشتا باقیاتی ماوە یعنی یەشتا 15 خاڵ ماوە لەو پرۆژەی کە تەقدیم کراوە یەکی لەو خاڵانەی کە مامۆستا حەوێز بە تەواوی ڕاستە لەوە مەسەلەی سەرپەرشتیاریە هیچ ریفۆرمێک و نێوخوازێکی تیان نەکراوە مەساڵی 2006 2007 مامۆستا بورهانم بینی ئاساییە دوای 6 ساڵ لە 22 نەخێر ئاسایی نیە نه ئاسایی نیە بە هیچ شێوەیەک من ئەڵێم وایە 91 و 92 بکرایە نەخێر هیچ ئاسایی نیە خەمساردێکی زۆر سیستەمە ئەمە بەڵێ سیستەمە ئەو وڵاتێکی بپێوە بەڕێوە ئێستا 2 ملیۆن و 300 هزار قوتابیت هەیە وەزیری پەروەردە ئەڵێ 1,600,000
ئەو معلوماتەکەی دقیقتر و باشترە یعنی تۆ بەلایانی کەمەوە لە سا 25 خەڵکی کوردستان ناو سیستەمی فێرکاریایە بە سیستەمە ڕابڕێەوە طبعاً بە سیستەمە ڕابڕێەوە بەڵام سیستەمەکە کەم و کوڕی هەیە ئەو بەندانەی کە مامۆستا باسێکا لابراوە بەهۆی خەمساردیەوە لابراوە یەک دووهەم لەبەرەوەی مەبەست چیە بەهۆی خەمساردی مەسەن مجموعە هەنێشت هەیە لە ناو سیستەمەکە کە ئەبوایە کاری پێ بکرا مەسەن تەعینکردنی مدیر لە ناو سیستەمەکە تایەتی بە دوور و درێژی بە ڕێکپێکی چۆن مدیری مەکتەب تەعینەکەی ئێمە ئێستاش تا ئێستا لە کوردستانە خوێندنی مدیریمان نییە یعنی بۆی بی بە سایقی تەکسی ئەبێ بچی دەورەیەک بخوێنیت ببی بە مامۆستا ئەبێ بچی دەورەی مامۆستا بخوێنی بێ بە مهندیزە بێ مهندیس بەڵام ببی بە مدیری مەکتەب لە قوتابخانەی کوردستانە پێویست بەوە نیە خوێندی مدیری بخوێنی لەبەرەوەی خوێندی مدیری نییە ئەمە تەنگژەیە ئەمە چییە یعنی بۆ شتێکی وامانی اینجا قەزمەوە بە موزیکان شتێکی زۆر دڵخۆشکەرە زۆر زۆر بە کورتی زۆر بە کورتی زۆر بە کورتی بێڵم بەلام و یەک مەسەلە زۆر گرنگە باسی کەم لێرە مامۆستا باسی کەوتی لە سا 95 بودجێ وەزارە ئەڕوا بۆ موچە ئەمە هەڵەیە لە سا 65 ئەمە میقیاسێکی دووەلیە کە ئەبێ بڕوات ئەگەر بگاتە لە سا 67 لە هەنێ حاڵتە مەسە من هەنێ قوتابخانەمە هەیە لە سویدا گەشتۆ سا 68 ئەوە دانچی قسان لەگەڵەکەی چونکەتر لە کێشایە چونکە تۆ بەڵێ لەنەوە پێنجین اینجا بودجە چییە مشکلی ئەمە چیە لە کوردستانە بودجە بە پێی ژمارەی قوتابی تەرخان ناکرێ لە سەرەتاوە بە وەزارەتی پەروەردەڵان ئەمە بودجەکەتە باشە تۆ ئەگەر لە باتی 1,600,000 قوتابی ئەگەر تۆ 1,750,000 قوتابی تەبێ ئەو پارەی لەکوێنی چیەکەیت هەمویان ناخزیێن پۆلێکەوە چ قوتابی 50 قوتابیانی بە پێی ئینسان تۆ بودجەکە سەرف ناکەی ئەمە هەڵەیەکی گەورەیە بەڵێ سوپاس بینەرانی عزیز لەبەر ئەوەی میوانەکانمان زۆرن بۆیە ئێستا ڕێگە بە میوانەکان دەدەین بۆی پرسیارەکانیان ئاڕاستە بکەن دێمەوە لا دکتۆر لەسەر ئیشرافێک تێبینیم هەموو دوات فەرموو دەست پێ بکەم پاڤێڵ نەسرەدین خوێنکاری ئامادەیی من حەزەکەم ئاماژەیەک بۆ بکەم کە هیچ گۆڕانکاریەک لە سیستەمی خوێندنا نەکراوە تەنها لە مەنهەجانە بێ چکم گۆڕینی سیستەم گۆڕانکاری لە سیستەمە زۆر لەوە گەورەترە کە کاک پاڤێڵ پرسیارەکەت پەروەردەی ئێمە یاخود گۆڕینی سیستەم زۆر لەوە گەورەترە بین پرسیاری یەکەم سێ پرسیارم هەیە پرسیاری یەکەم لە ڕووی کاک دکتۆر سەروەر دەتوانی پێدانی ئامار و داتایەکمان لەسەر کێشەکانی پەروەردە و بە وردەکاریەوە بیتێ ساڵانە چەند ملیار دینار بۆ چاپکردنی کتێبەکان تەرخانەکرێ کە لە شاشەی ڕاگەیاندنەکان و ئەیبینین فڕێیرەوە سووتێنێ پرسیاری دووەمم بۆ مامۆستا هۆمەر پێم خۆش بوو باسی سیستەمی سویدیت کرد و توانیت بڵێ ئەمە سیستەمێکی نوێیە بەڵام ئایا مەرجەکانی سیستەمی نوێ ئەو مەرجانەی لە خۆی گرتووە وەکو باخچە یاریگا کە کێشەیەکی هەری گەورەی ناو خوێندنگاکانە بە تایبەت سەوزایی وانەی کۆمپیوتەر جگەلەوەی وەکووانەی مێژ و جۆغرافیا ئەخوێنرێ زۆربەی هەرە زۆری ناوەندی پرسیاری سێهەمت پرسیاری سێمت زۆر بە کورتی یەک دقیقە کاتی خۆت زۆربەی هەرە زۆری ناوەندی خوێندنەکان یەک کۆمپیوتەری تێدا نیە پرسیاری سێمم ڕووخاری دیواری خوێندنگەیەک کە مردنی خوێنکارێکی لێ بکەوێتەوە بە وشەیە کە پێی بڵی کارەساتێکی گەورە بوو بەمە کۆتاییەت مەبەست گەشت فەرموو شۆڕژ ڕەوف خوێنکار سەرتا سەر ڕێز و نەوازش بۆ خوێنکارەی شارەزور دانەوێنم من پێم وا بوو دوای گیان لەدەستەکەت بۆ کێ بوو ئەفو جارە پرسیار نییە یەک دقیقە پرسیارەکەت گەر بکەی ببوورە زۆر باشە تا بۆ مامۆستا بورهان تا چەند ڕێگریان کردو لە دەستێوەردانی حیزبی چونکە ئەوەندەی کە تا ئێستا ئاگادارین بەرپرسە مدیری مەکتەبەکان هەر لەلایەن لە قۆمەڵبەندەکانەوە دانران وە گواستنەوەش بە خزمەت نەبوو هەر بە تەشکیلی حیزبی بوو و من پێم وابوو وەزیری خوێندنی وەزیری پەروەردە دوای گیان لە دەزانی و خوێنکارەی شارەزور ڕاستەوخۆ ئیستیقالەیەکە بەڵام ئەوەی کە ئێمە زانیمان گیانی خوێنکاران هیچ بۆ وەزارەتی پەروەردە گرنگ نییە بەڵام پرسیارێکترم لە مامۆستا بورهان ئەوەیە سەردانی مەیدانیان کردو بۆ شارەزور بزانین سەبەبەکانی گیان لە دەزانی و خوێنکارە چییە بۆیە دووبارە نەبێتەوە زۆر سپاس بۆ تۆش سێهم فەرموو هاوژین ئەبوو بەکر خوێنکار بۆ مامۆستا بورهان ئایا لە پۆلی یەکەوە تاکو پۆلی یانزە بە شێوەی کۆرساتە بۆ لە پۆلی دوانزە ئەبێ بە شێوەی کۆرسات نابێت بۆ مامۆستا هۆمەر یان مامۆستا بورهان مامۆستا هۆمەر بەڵێ سوپاس دەست خۆش فەرموو
دڵشاد علی ڕەزا بەڕێوەبەری قوتابخانەی نیشتیمانی بنەڕەتی پرسیارەکەم بۆ بەڕێز کاک مامۆستا هومەرە با بڵێن سیستەمی پەروەردەیی سیستەمێکی خراپە کاتێککە ئێمە ئەو سیستەمەیە لە تەصدیق لە پەرلەمانەکرێت و بەچەند بڕیارێک ئاماژەی پێکرێت باشە نابێ هەر جاری بڕیارێکمان ئێمە بوویت بە ئەم بڕیارانە هەمووی کۆ بکرێتەوە بێجار بڕیاری لەسەر بن هەر جاری بڕیارێکێتە ناو قوتابخانەوە هەر جاری بە شێوێک دابەزێتە خوارەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دومیان پرسیارم بۆ بەڕێز مامۆستا حەوێزەیە سەبارەت بە خۆم کە 25 ساڵە مامۆستام و 22 ساڵ لە کاری ئیدارە ئیشەکەم مافی ئەوم نییە کە لە قوتابخانەکانە لە کاتی تاقیکردنەوەکانی نیشتمانی حەوبۆنەوە بتوانم وەکو بەڕێوەبەرێک لە هۆڵەکانی تاقیکردنەوە دابنیم بۆ لەبەروی من 1/6 واتە من هەڵگری بڕوانەوەی دیبلۆمەم بەڵام لە کاتێکە کە ئیمتحانات ئەکرێت بۆ عفوم کام قسەیەکەم کە ئیمتحاناتی بەڕێوەبەر و مامۆستا ئەکرێت بۆ تاقیکردن یەک ئیمتحانە بۆ باخچەکان بۆ ئامادەیەکان بۆ سەرەتایەکان بۆ هەموو یەک ئیمتحان ئەی باش بۆ لێ ناکرێت من بم بە مدیری حەوبۆن مەبەستە گەیشتووە زۆر سپاس بۆ تۆش پرسیارم هەیە ئایا سەروان ڕەحیم خوێندکار تا ئێستا بیر نەکراوەوە لە گۆڕنی وەرگرتنی خوێندکار وە زانکۆکان چۆن وەرگرتنی خوێندکار لە قۆناغی 12 مادەی بۆ زانکۆکان ئایا ئەو سیستەمە هەروە بەردەوامێ بێت کە بە دەرەجە بێت سیستمی قبول مەرکەز باڵ زۆر دواکەوتووە سپاس بۆ تۆش سپاس فەرموو کۆژی نەجیب خوێندکاری ئامادەی ڕوونکردنەوەیەک ئەوەی کە لەسەر و مێزە دانیشتون هیچیان خۆیان نەگرت بە ساحێبی گەشەکانی وەزارەتی پەروەردە پرسیارێکی شومە مامۆستا بورهان ئەڵێت ئێمە ناتوانین پارەی ئەوە لە وەزارەتی لە پەرلەمانەوە بۆمان دابین ناکرێت پارەی دروستکردنی بینە بە داوا لە پەرلەمانەکات پارەی بۆ دابین بکەن باشە بۆچی بۆ خوێندنگە ئەهلیەکان ئەوانەی بە پارە بە دەرزە خوێنن بۆچی بۆ ئەوان باشترین خوێندنگە و باشترین ژینگەی خوێندن و باشترین جۆر خوێندنیان هەیە بەڵێ سپاس یەک دەق فەرموو پرسیارێکم مامۆستا حەوێزەیە لە بەرواری ناوت خۆت بورهان محێدین بەڵێ لە بەرواری دەینوە قوتابخانە کرایەوە زەنگی قوتابخانە لێدرا وردە پشووی هاوینەکەش کورتە بێتەوە و لەو سەریشەوە پشۆگات بڵێن قۆناغی خوێندن درێژەکرێتەوە لەو بینێشە هەست دەکەم بەس ڕەمەزان مامەرەسەوە وەکو مامۆستا کە پشووی هاوین بۆ ئیسراحەت کراوە لە کاتێکە هیچ ئامادەکاریەکیش نەکراوە وەکو ئامادەکاری مامۆستا یان لەکەیەوە ناوی مامۆستا دەرچوە ناتۆتە قوتابخانەکان کە لە بودجێشە پەسەند کراوە بەڵێ پرسیارەکەت بە کورتی بەڕاستی من پێم وایە هیچ لە مۆزۆ ناگۆڕێ بۆ قوتابخانە بنەڕەتەکان ئەگەر بۆ نمونە لە یەکی دەیشا بکرێتەوە ئەگەر لە یەکی چونکە کە ئێمە هەستەکەم کە ئەچوین بۆ قوتابخانە هەر ئەوە بوو ئەچوین و یینەوە بەبێ هیچ ئەوەی کتێب گەشت بێت هەستی شەکەم ئەم بەڕێزانە دەردی ئەوتی ئەو برا بەرەزەوتی کەسیان خۆیان نەکرد بە کێشەی پەروەردە چۆن ئەڵێ تۆزێک خۆیان لێ وەک ئەوەی ناودایان وتەیەکیان هەیە سپاس فەرموو ئاراس مححمود مامۆستا من سێ پرسیارم هەیە بەس حولەکەم کورتی بکەمەوە پرسیار یەکەم بۆ بەڕێز مامۆستا بورهانە ئایا بەکارهێنانی کتێبی چالاکیەکانی پۆلی هەر پۆلەکان بێت بە تایبەتیوانی کەم پرسیاری تایە بۆ ساڵی دووهەم وەکو مەتەڵێکی هەڵهاتوو نییە ئەبێ خوێندکار چی مێشکی تایە یعنی ئیسفادە بکات چ مێشک ناجوڵێ دیچ مێشکی پرسیاری دووەمم ئایا ڕۆتین بوونی سەرفکردنی بودجەی قوتابخانە یا حانوت هۆکارێک نییە بۆی بەڕێوەبەرەکان دەستیان کراوە نەبێت تا بۆ نمونە ئەو بەڕێوەبەرەی کە دیوارەکەی ڕووخا بیتوانایە لە بودجەی قوتابخانە دیوارەکەی خۆی چاک بکردایەتەوە پرسیاری سێهەمم ئایا هەتا مامۆستا بیر لەوە بکاتەوە کە دوای دەوام چ کارێک بکات دڵی لە شوێنێک بێ مافی قوتابیش نییە دڵی لە شوێنێکی تر بێ کاتێک کردوکیان دڵان لە شوێنێکی ترە بێ کێ فێریشت بێت سپاس فەرموو مامۆستا زارا گردش فەرموو بۆچی وتنەوەی وانەکان بە پێی پسپۆڕی نییە بە زۆرداری بۆ کێ پرسیارەکەت بۆ مامۆستا بورهان بەڵێ بەسەونم هەیە سپاس نایە فەرموو دڵشاد فواد بەڕێوەبەری قوتابخانەی ئازەری بنەڕەتی
پرسیارەکەم ئاراسی مامۆسابورانە زۆرێک لە گرفتەکانی سیستمی نوێی پەروەردە ئەبەسێتەوە بە بودجۆ ئایا بەڕێزیان لە وەزارەت و هاوڵەکانی کارێکی وایان کردووە کە فشار بخەنە سەر حکوومەت بۆ زیادکردنی بودجە تا ئەم ڕووداوان و قێرانە دووبارە نەبێتەوە سپاس ئێرە تاو جەناب ماوی باش یەک کەسمان ماوە لێرە فەرموو ئەسکەندەر محەممەد خوێنکاری دوانزە وێژەی پرسیارم بۆ مامۆسا بورهان ئەوەیە کە بۆچی فرۆژگای خوێندنگاکان ئەو خواردنێکی فرۆشن دووقاتە سعرەکەی کاتێک ئەم پرسیارە بەخوان ئاراسی خوانەکەی ئەڵێ من بەڕێبەری قوتابخانەکە ناچاری کردوم لەبەروەی بەگران فرۆژگای گرتووە بەڵێ سپاس بەڵێ اینجا ئێرە جەناب ماوی بەس زۆر بە کورتی پەلەمەکە ئێستا پێتەڵم فەرموو بۆ ژنی برایم خوێندکاری دوانزەی وێژی پرسیارێک مێ لە مامۆسا هۆمەر ئەو بابەتەی کە دانراوە ئێستا زمانی ئینگلیزیە بڵین سانڕایز کە پۆلی 10 و 11 و 12 ئەم ساڵ 12ش بۆ بۆ سانڕایزە مامۆساکان تا چەند شارەزاییان هەیە لە ئەو بوارە یا ئەو منهەجە تازەی ئینگلیزیە بەڵێ